ئاکام هاوکارەکانی و بەرپرسانی حیزبی و سەربازی لە هەرێمی کوردستاندا سەبارەت بە چۆنیەتی کارەکانی فەرماندە ئاکام پاشەکەمێکی دیکە لەگەڵ بەڕێز لیوان محەممەد حاجی قادر بەرپرسی میحوەری چواری کەرکووک گفتوگوی زیاتر دەکەم. دیارە فەرماندە ئاکام یەکێک بوو فەرماندە چالاکەکان و دیارەکان کە فەرماندەی هێزەکانی کۆماندۆی کوردستان بوو پاش ئەوەی لە نۆزدەی تشرینی دووەم لە ئەرکێکی سەربازی و تایبەت بەخۆیاندا لە کۆماڵکردنی پاشماوەکانی تیرۆریستانی داعش بۆمبێک بە خۆی و تیمەکەیدا تەقیەوە. لە ئەنجامدا چەند هاوکارێکی و چەند فەرماندەیەکی دیکە لە هێزەکانی کۆماندۆ بریندار بوون. فەرماندە ئاکامیژی یەکێک بوو لە بریندارەکان. ئێوارەی دوێنێ ڕاگەیەنرا کە فەرماندە ئاکام لە یەکێک لە نەخۆشخانەکانی ئەڵمانیا گیانی لەدەستداوە. لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز لیوان محەممەد حاجی قادر بەرپرسی میحوەری چواری کەرکووک ڕاستەخۆ لە تکیەوە میوانمان دەبێت گفتوگوی زیاتر دەکەم. کاک محەممەد زۆر سپاس بۆ ئامادەبوونت سەرنجی ئێوە لەسەر کارەکانی فەرماندە ئاکام و ماوەی کارکردنی فەرماندە ئاکام چۆن هەڵسەنگاندنی بۆ دەکرێت. زۆر سپاس بۆ ئێوە کە بەسەرتان کردینەوە. بەداخەوە زۆر بەداخەوە بۆ فەرماندەیەکی گەنجی تازە پێگەیشتووی وەک شەید ئاکام سەرەتا سەری ڕێزنەوەی دەکەم بۆ شەید ئاکام و سەرجەم شەیدانی کورد و کوردستان و سەرخۆشی خۆم بە کاک عومەر کە سوکارەکەی ڕادەگەێنم. شەید ئاکام من لە سەرەتاوە کە ناسیم بەڕاستی پێش هەمومان کاک شێخ جەعفەر هەستی پێکرد کە ئەم گەنجە کوڕێکی ئازا و لێهاتوو زیرەک و زمانزانە. هەر بۆیە کاک شێخ جەعفەر ویستی ئیتیمامی پێ بدات. بیانیەکان دەهاتن بۆ وەکو خۆبەخش بۆ شەڕی داعش. حتمما کەسێک کە لە دەرەوەی وڵات بێ و لێرە لە کوردستان شەڕی داعش بکە خەڵکی ئازا و لێهاتوویە. کاک شێخ جەعفەر کە ئاگاکامی ڕاست پار کە ئەم خەڵکانە لە دەورەی خۆی کۆکاتەوە هەم بە حکمیەوەی زمانزانێکی باشە هەم بە حکمیەوەی کوڕێکی ئازا و لێزانیشە. ئەمانەی لە دەوری خۆی کۆ کردەوە و کاک شێخ جەعفەر لە هێزەکەی خۆشی فەسیلێکی بۆ پێکێنە. هەر لە سەرەتاوە کە دەستیان پێ کرد بەڕاستی جێدەستی دیار بوو لە هەموو شەڕەکان. لەم شەڕانەی کە شەیداکام تێیدا بەشدار بووە هیچ شەڕێک نەبووە کە سەرکەوتن بەدەست نێنێ. بەشداریشی کردووە هەر لە جەلەولاوە تا دەگاتە مووسڵ لە هەموو شەڕەکان بەشداری کردو و چەند جارێکیش بریندار بووە. بەڕاستی گەنجێکی ئازا و لێهاتوو بوو. لە ئەنجامی ئەوە وردە وردە ئیتیمامی پێدرا و خۆشی کە لێزان بوو هێزێکی باشی وەکو کۆماندۆی دروست کرد کە دەوری بەرچاوی هەبووە و هەتا ئێستاش ئەم هێزە دەوری هەیە. ئەم هێزە لە شەڕی داعش دەوری زۆر بەرچاوی هەبوو جێدەستی دیار بوو. بەشداری چەند ئۆپەراسیۆنی تایبەت بە ڕوبەڕووبوونەوە و یاخۆت کۆماڵکردن و کۆماڵکردنی پاژماوەکانی داعشی کرد و فەرماندە ئاکام. فەرماندە ئاکام لە هەموو هێرشێک دەتوانم بڵێم بەشدار بووە. کەم هێرشە بووە فەرماندە ئاکام تێیدا بەشدار نەبێ و سەرکەوتنی گەورەش بەدەست نێنێت. من بۆ خۆم جارێکی دلسی سەر و خوارو هەیە دوو گوندن سەرپەرشتیم کردووە. بەڕاستی موعجیب بووم کە چۆن هێزەکانی دابەش دەکرد بۆ هێرش و پەلاماردان. لەبەر چاوی خۆم بینیم کە چەند سەرکەوتنێکی گەورەی بەدەستێنا. لەبەر ئەوە لە هەموو شوێنێک بەشدار بووە. ینی کەم شوێنەیە شەیداکەم تێیدا بەشدار نەبوو بێت. چەند جارێکیش بریندار بووە. کاریگەری سەرپەرشتیکردن و سەرپەرشتیکردنی فەرماندە شەهید ئاکام بۆ ئەو تیمانەی کە ڕاستەوخۆ لەژێر سەرپەرشتی خۆی دابوون چ کاریگەریەکی هەبووە بۆ هاوکارەکانی و بۆ بەجێگەاندنی ئەو ئەرکەی لە سەرشانیانە. وەک باسم کرد خەڵکێک لە دەرەوەی وڵات بێ لێرە شەڕی داعش بکە حتمما ئینسانی ئازا و لە خۆ بردووە. ئەوانەی بیانیەکان بە شەیداکام بەڕاستی موعجیب بوون. من بۆ خۆم لێم بیستونە پێی موعجیب بوون. پیاوێکی زۆر ئازا و لێهاتوو بوو سەرکەوتوو بوو. باشە نەمانی فەرماندە شەهید ئاکام چکە لێنێکە خاتەنێ و هەم دڵی هاوکارەکانیەوە و وەکو خۆشی فەرماندەی هێزەکانی کۆماندۆی کوردستان بوو. کەلێنێکی گەورەیە زۆر بە زەحمەت پڕ دەبێتەوە. ئەم پیاوە مستەقبەلێکی زۆری هەبوو لە داهاتوودا هەم پیاوێکی سیاسیش دەردەچوو. پیاوێکی هەر عەسکەری نەبوو پیاوێکی سیاسی بوو پیاوێکی ئیداری بوو گەنج بوو تازە پێدەگەیشت. بەڕاستی کەلێنێکی گەورەیە وا بە ئاسانی پڕ نابێتەوە.
باشە وا بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا چاوەڕێی تەواوی هەرێمی کوردستان بۆ شەهید بوونی فەرماندەکان بەداخن بە تایبەتی لەسەر ئاسێ حیزبی و حکومیش بە هەمان شێوە پرسەکەی دەگەڕێن یاخود تەرمەکەی دەگەڕێنرێتەوە هەرێمی کوردستان. ینی دەمێت بزانم بەشداریکردنی کەسانی سەربازی وەکو جەنابتان و هاوشێوەی جەنابتان لە نێو پرسەکەی فەرماندە ئاکام لە ڕۆژانی داهاتوودا بوونی دەبێت؟ هەمومان ئامادە دەبین جا ئەگەر بۆ فەرماندە قارەمانە ئامادە نبین و بێ ئێمەش کە سەربازین خەڵکێکی تری زۆریش ئامادە دەبێت. هەر کەسێک گەلی کوردی خۆش بوێ پێم وایە ڕۆ پەرۆشە بۆ شەیداکام و پێم وایە لەسەر قەبران قەڵەباڵغێکی وا گەورە دروست دەبێت لە ئەنداز بەدەرەوە لە پرسەکەشی ئێمە دەست لەسەر سنگ ڕادەوەستین. بەڕاستی بە تایبەتی بۆ من ئاکام وەکو برایەک وا بوو. باشە هاوکارەکانی دیکەی کە لەو ئۆپەراسیۆنەدا بۆ کێوماڵکردنی پاژماوەکانی داعش کە بریندار بوون ینی چۆن هاوکاریان دەکرێت بۆ دووبارە بەرزکردنەوەی معنویاتیان جۆرێک دەبینین کە بێتاقەتی و پژاریەک لەوانەیە ئەوان کە هەیان بێت جیاواز بێت لە هەر کەسێکی دیکە بۆ حکمی ئەوان لە نێو ڕوودا و کارەسات و بابەتەکەیا بوون چۆن هاوکاری ئەمانە دەکرێت بۆ دووبارە هێنانەوەیان بۆ سەرکارەکانیان و دەستگیرۆیکردنیان بۆ بڕێکردنی ئەم کۆسەی کە لەوان کەوتووە. هێزەکە هەمووی زۆر بەپەرۆشە هەر بریندارەکان نا لەبەرەوەی شەیداکان کەسێکی خۆشەویست بوو لە هێزەکەی خۆیدا ئەمانە هەم هاوکاریان کراوە هەم هاوکاری کاک محەممەد دیارە پەیوەندیەکەی پچرا کاک محەممەد سەبارەت بە ئۆپەراسیۆنەکانی فەرماندە ئاکام بۆ کێوماڵکردنی پاژماوەکانی تیرۆریستانی داعشیان کارەکانی ئەو زیاتر لەکوێدا بووە لە سنووری هەرێمی کوردستان یاخود دەوروبەری هەرێمی کوردستان و تا چەند سەرکەوتنی ئەو پەیوەندی هەبوو بەوەی کە تیمەکەیشی بە هەمان شێوە بە گیانێکی و بە ڕۆحێتێکی دیکەی سەرکەوتوانە کارەکانیان ڕایکەن ئۆپەراسیۆنەکانیان ڕای بکەن. هەر لە سەرەتای دروستبوونیەوە کە هێز کەوتۆتە بەردەستی شەیداکام دەوری بەرچاویان بینیوە وەکو من باسم کرد هەر لە جەلۆلاولەوە تاکو مووسڵ ئەمە شەڕی کردووە ئەم هێزە و شەیداکام خۆی سەرپەرشتی کردووە دەوری بەرچاویان هەبووە و لە دوای نەمانی داعشش کە مەفرەزەی پارتیزانیان پەیدا بووە داعش هەر شەیداکان بووە کە چەند جارێک زەربەی گەورەی لە ئەو مەفرەزانەی داعش وەشاندووە. باشە زیاتر کارەکانی لەکوێدا بۆ فەرماندە ئاکام ئۆپەراسیۆنەکانی بە زۆری بڵێن لە کەرکووک و دەوروبەری کەرکووک بووە. باشە دیارە فەرماندەکان بە تەمەنێکی کەمەوە کە جەنابیش لە سەرەتاوە باس لێوە کرد توانیوێتی جێدەستی خۆی وانەوە و ناوبانگی خۆی لە ناو هێزەکانی پێشبەرگە و فەرماندەی هێزەکانی کۆماندۆ توانیوێتی جێ خۆی بکاتەوە سەرەتای کارەکانی فەرماندەکان چۆن دەستی پێکرد؟ سەرەتای کارەکانی بۆم باس کردی سەرەتا لە مەفرەزەیەکەوە دەستی پێکرد تا گەیشتە ئەم قۆناغی کە ئەم پیاوە مهمەی لێ دەرچوو بۆم باس کردی سەرەتا باسم کرد. بەڵێ بەڕێز لیوا محەممەد حاجی قادر بەرپرسی میحوەری چواری کەرکووک لە تەکیەوە میوان مابووی زۆر سپاس بۆ ئامادەبوونت.